پاڵەوانتی کراوەی تێنسی سەرزەوی فاستلینگ کۆتایی هات. یەکێک لە گەورەترین پاڵەوانتیەکانی تێنس لە مێژووی وەرزشی عێراق لەم یاریەدا لە شاری هەولێر کۆتایی هات. یاری کۆتایی پاڵەوانێتی تێنسی سەرزەوی فاستلینگی کراوە لە یاریگای ئەکوا پارکی شاری هەولێر بەڕێوە چوو. ئەکرەم موستەفای ڕیزبەندی یەکەمی یاریزانانی عێراق و عالی خەیری ڕیزبەندی دووەم بەیەک گەیشتن. دوای ململانێکی بەهێز ئەکرەم موستەفا یاریەکەی بە سەرکەوتنی خۆی تەواو کرد بە ئەنجامی دوو کۆمەڵەی خاوێن و نازناوی پاڵەوانتەکەی بەدەستێنا. لاعبين اللي مشاركين بهاي البطولة يعني خيرة لاعبين. پاڵەوانێتیەکە لە ئاستێکی زۆر باشدا بوو. سەرجەم یاریزانە کوردەکانیش ئاستێکی باشیان پێشکەش کرد. وەکو سان و یاد و داریان پێم وایە داهاتوێکی باشیان دەبێت وە سەبارەت بە یاری کۆتاییش سپاس بۆ خوا توانیم سەرکەوم بەسەر عەلی خەیری پلەی یەکەم بەدەست بێنم. فالحمد لله يعني كسبت المباراة والبطولة. لەم پاڵەوانتیە 27 یاریزانی کورد بەشداری کردو. تەنیا سان تەحسین توانی خۆی بگەێنێتە قۆناغی کۆتایی و پلەی سێم بەدەست بێنێت. وەکو یاریزانێکی کورد توانین پلەی سێم بەدەست بێنم و ئاستی یاریزانەکان زۆر بەرز بوو. هەموو یاریزانەکان تێدا بەشداریان کرد بوو لەسەر ئاستی عێراق کە یەکەم و دۆم و سێم و چارەمن کە متەقەدمین و منیش وەکو یاریزانێکی کورد توانیم پلەی ئاستێکی زۆر باش پێشکەش بکەم کە پلەی سێم بوو و دەستخۆشی لە فاستنگ دەکەم کە توانی بتوڵەیەکی ێزگار گەورە بکاتەوە لەسەر ئاستی هەولێر. ئەم پاڵانتیە بە بەشداری 57 یاریزان بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام بوو. سەرپەرشتیاری پاڵانتیەکەش جەختی لەسەر گرنگی ئەم پاڵانتیە کردەوە. بێگومانە پاڵەوانێتیە ماوەی هەفتەیەکی خایاند و یەکێکە لە پاڵەوانێتیە هەرە گەورەکان کە تا ئێستا لە عێراق ئەنجام درابێ و باشترین یاریزانەکانی عێراق بەشداریان تێدا کرد کە ژمارەیان 54 یاریزانە. ئەو پاڵەوانێتیە بە نظامەکی سیستەمەکی نێودەوڵەتی بەڕێوەچوو هەر یاریزانێک ڕۆژانە تەنها یەک یاری دەکرد و ئاستی یاریەکان زۆر بەقۆت بوو. ئاستی یاریزانەکان زۆر بەهێز بوو و ژمارەیەکی زۆر یاریزانی شاری هەولێر بەشداریان کرد و سوودێکی زۆریان لەو پاڵەوانێتێ دیت و لە 8 یاریزان توانیمان 4 یاریزانی شاری هەولێر بگاتە 8 یاریزانەکەی وێکیان گەیشتە چوارگۆشەی زێڕن کە لەخوای بەزادی توانی پلەی سێم بەدەست بێنێتن. لە کۆتاییشدا لە مەڕاستیمێکی تایبەت خەڵات و دیاری بەسەر خاوەن پلەکانی پێشەوە دابەشکرا. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.